لا تەوەریەکەمی بەرنامی بیانی باش کوردستاندا باز لە ڕۆشنبیری جارێ دەکەین لەناو خێزاندا هەروەها باز لە ڕێخستنی دەکەین باز لەو داهاتی خۆت لە بەردەستیاندا لەناو خێزاندا چۆن ڕێخستنی بۆ بکەن چۆن ئەوانەی کە پێداویستی ضرورەتن یاخود ئەولێتیان لە خێزانەکەدا بەردەست بخرێت و ئەوانی تریش بەپێی مروری کات بتوانن دابینیکەن باز لە هاوکاری هاوزاران دەکەین لە ڕۆشنبیری جارایی لە ڕێخستنی جارایی نێوان خێزانەکان دەبێتمان ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین ئەش بە میوانداری مامۆستا نەبەردکەریم کە مامۆستای زانکۆ بەشێکی ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادە بانی باش مامۆستا بەخێر بێ باش بەڵێ ئەمڕۆ باز لە ڕۆشنبیری دارایی دەکەین لە خێزاندا خۆی لە خۆیدا کە دەڵێن ڕۆشنبیری داری لە خێزاندا پێویستە چۆن بکرێت پێویستە چۆن بەرپا بکرێت لەنێو ئەو خێزانەدا طبعا سەرەتا وەکو هەموو بابەتەکانی تر گرنگە کە هەموو خێزانەکان لە هەر پندێکی گۆیم زەوی ئابن بڕوام وایە پێویستیان بەوەیە کە سەقافەتێکی داراییان هەبێ بە تایبەتی لەم سەردەمەی ئێستا کە پێوترێ سەردەمەی کەپیتاڵیزمی یان سەرمایەداری بە تەواوەتی خەریکە باڵێکیشێ بەسەر سەرجەم جمگە و سێکتەرەکانی ژیانە ئەوە کاتێکە بۆ نمونە بابەتێک ڕاستە و خۆ پەیوەندیدارە بە ژیانی خێزان و ئەندامانی خێزانەوە خاڵێکی گرنگە کە هەمووان بتوانن سەقافەتێکی و تویان دەربارەی ئەو بابەتە هەبێ وەلەو چوارچێوەشدا بابەتی دارایی و ئەو داهاتەی کە دەستی خێزانەکەوێ بتوانێت چۆن بۆ نمونە ئیداری ژیانی خۆی پێباوە بە شێوازێکی تەندروست بتوانێت پێداویستەکانی خۆی پێپەڕ بکاتەوە پێویستە هەموو خێزانێک بتوانێت سەقافەتێکیان ڕۆشنبیرێتێکی دارایی و خرجکردنی ئەو داهاتەیە بێ کە وەدەستێن طبعا من عادەتەن هەمیشە وتومە بەدەستهێنانی داهات چەند گرنگە لەوە گرنگتر چۆنێتی خرجکردنی ئەو داهاتەیە چونکە بینین تاوەکو ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان کە فیدباک وەرەگری کە خەڵکی وە هەیەڵێ من چەندین ساڵە خەرکی کارکردنم بەڵام نەگەشتووە بەو ئامانجە دارایانەی کە مەبەستێتی ئەمەش دەرەڵەت لەوە کاکەم کەسە نەیتوانێت وەکو پێویست ڕۆشنبیریتێکی خرجکردنی هەبێ و سەقافەتێکی خرجکردنی هەبێ و کاتێکم سەقافەتە خرجکردن نەبوو سەرنجام و داهاتی کە بەرەنجامی ماندووبوونیەکە و دەستی ئەخی ناتوانێت بۆ نمونە کۆی بکەیت و پێداویستەکانی خۆت پێپەڕ بکەیتەوە بۆیە گرنگی هاوڵاتیان و لەناو هاوڵاتیانشتا چوارچەوەی خێزانەکان بتوان سەقافەتێکی دارایانە بێویش لە ڕێگەی متابعەکردنەوە زۆر باشە مامۆستا بۆ منە خێزانێک داهاتێکی هەیە لە بەردەستیدا ئەوانەی کە زەڕوریەتن کە پێویستە بەدەستی خوان یاخود ئەندامانی خێزانی دیکۆ منداڵەکانیان بکرێت پێویستە بەڕێژە دیاری بکرێت بۆ منە کە هاوسەران ئەو بجێی هەیەە دیاری بکەن بۆ منە ڕژەی ئەوەنە بۆ ئەو پێداویستی ڕژەی ئەوەنە بۆ ئەو پێداویستی پێویستە پلانێکی وا بوونی هەبێ طبعا لە بابەتی خرجکردنە ئێمە عادەتەن دوو جۆری خرجکردنمان هەیە خرجکردنی ناپێویست و خرجکردنی بۆ نەپێویست هەموو هاوڵاتیەکان هەموو خێزانێک ببینین کۆمەڵی خەرجی جێگیری هەیە و کۆمەڵی خەرجی ناجێگیری هەیە ئەو خەرجی جێگیرانە حتممە و خەرجێ پێویستیانن کە بۆ نمونە بێ هاوڵاتیان بۆ نمونە پارەی دیاریکرایی بۆ بن بۆ نمونە بەپێی هەموو ئستانداردەکان خەرجی جێگیرەکان پێکاتووە لە ئجووریان بۆ نمە کری خان و یان کری ئەو جێگەی کە تایایی کری سەرجەم سێرڤزەکان لە ئاو و کارەبا و ئەنتەرنێت و باقی شتەکانی تر و بڕێکی دیاریکراوی داهات بۆ پێداویستەکانی ڕۆژانە کە ئینسان ڕاستەخۆ پێویستی پێیەتی کاتێک کە هاوڵاتی بەشێکی لەو داهاتەی هەیە تەرخانی کرد بۆم خەرجە جێگیرانە ئەو بەشی ترێمێنێتەوە ئەو بەشی کە ئەمێنێتەوە دوو ئۆپشنی لە بەردەستە یانەوەتانێکە بە ڕێژەیەکی باش پاشەکەوتی بکات بۆ کاتی پێویستی تر بەکاری بێنێتەوە یان بێوێت لە داهاتووە و ئامانجێکەیەتی بەدەستی بێنێ یانەوە تا تەرخانی بک بۆ خەرجێ ناپێویستیانە کاتێک کە تەرخانی بک بۆ خەرجێ ناپێویستیانە سەرنجام ڕوونە کە هاوڵاتیە ناتوانێت بۆ داهاتێکی باشی بێت و بک بۆ ئامانجێکە بەستێتی بۆی هەموو هاوڵاتیەک و هەموو خێزانێک پێویستە ئەم پلەنە جێبەجێ بکە عادەتەن بیر لەوە بکاتە کە کۆمەڵی خەرجی جێگیری هەیە و کۆمەڵی خەرجی ناجێگیری هەیە و ئەگەر بیوێ بە هەردوو ئاڕاستەکە داهاتەکەی خەرج بک سەرنجام نایە بەخاوەنی و داهاتێکەوە بەستێتی بۆیە گرنگترین خاڵ لێرەدا ئەوەیە کە کاتێک کۆ تۆ هاوڵاتیت خاوەن داهاتێکی جابۆنم داهاتە لەلایەن کەرتی گشتیوان کرد تایبەتیەوەیە پێویستە سیستەمی خەرجکردنیەکانت بۆ ڕێک بخەیتەوە وەکو ئاماژەم پێکرد چەند گرنگە تۆ خۆت مانووەکی بۆی داتیەوە دەست بخەی ئەوەندەش گرنگە بۆ نمونە ئەو داهاتێکە لە بەردەستێ بزانی چۆن خەرجێکی و بابەتی لیست کە ڕەنگە بۆ بە هاوڵاتیانی کوردستان ئامادەکردنی لیستی خەرجی کە تا ڕادەیەک بۆ نمە ڕەنگە شتێکی نامۆ بێ یانێ بۆ هاوڵاتی ئامادە نەبێت کە لیستێک ئامادە بکات بۆ خەرجەکانی باشترین جۆری خەرجکردنەوەیە کە ئینسان لە ڕێگەی لیستەوە بتوانێت خەرجەکانی خۆی ئامادە بکە ئێستا بۆ منە بەڕێز جاریەوە هەیە ڕەنگە بڕۆی سەردانی مۆڵێ بکەی بڕێ بۆی یەک شمەک یەک پاچەشت بکڕی بەڵام کە لەو سەرویتەوە چۆن کەوا بوو ئەمە هۆکارێکە بۆەوەی کە تۆ سیستەمی خەرجەکانت ڕێک نیە نەتوانێت بۆ نمونە
لە ڕێگەی لیستەوە بڕۆی بابەتێکی گرنگی خەرجیەوەتانێک کە سەررجەم لێ کۆڵەرەکانی بواری دارایی و بۆنیان ئاپوری گرن کۆکردنە سەری ئەڵێ هاوڵاتی ئەبێت لە ماڵەوە جگەلەوەی کە لیستی خەرجەکانی ئامادەکە ئەو پۆینتانش ئامادە بکە کە بۆی ڕاتە بۆ نمونە تۆ ئەتەوێت شمەکیە بکڕێتەوێت لە بازار بگیر لە فڵان دوکان بەڵام ڕاستەخۆ پێویست ناکە بڕێ لەو دوکانە شتەکە بکڕی نۆرماڵە چەند دوکانێ بکە و سعرەکە لێ مەشی تو دروستە بێ بۆ نمونە بە ڕێژێکی کەم بەرز و نزمی تا دروستە بێ ئەو دەماتوانی بۆ نەوە شمەکە بکڕێ بۆیە گرنگە یەکەم داهاتەکەت بزانی بۆ خەرجی جێگیریان ناجێگیرە دووهم لە ڕێگەی لیستەوە سێهم پۆینتەکان دیاری بکەی کە ئاڕۆی لە چی پۆینتی کڕی خاڵی چوارە میشەوەتانێک کە ئەو معاملەکردنەیە کە لەگەڵ ئەو فرۆشیارە کە تۆ ئەنجامێ چونکە عادەتەن کڕیار و فرۆشیار تەواوکەری یەکترین ناکرێت تۆ دایرێکت ڕاستەخۆ بۆ نمونە کە فرۆشیارێک وتی نرخی ئەم شمەکە ئەوەندەیە تۆ ڕاستەخۆ بیکڕی ئەمە دوو جۆری هەیە لە ڕاستەخۆکردن جۆریکانەوەتانە کە لە مارکێت و مۆڵەکان کە سعرەکەی لەسەری دیاری کراوەکەەوە قابلیەوە نییە کە ئینسان بۆ نمونە معاملێکی لەگەڵ کڕیارەکە بکە بەڵام جۆرەی تری بازاری بۆ نمونە شعبەوەیەکانە یەکە شعبینەوەوانە ئاتەن گرنگە وڵاتی بتوانێت معاملە بکە ئەمە زۆرتر ڕەنگە بەلای پیاوان و شتێکی نۆرماڵی بەڵام بەلای ئافرەتانەوە نازانم ڕەنگە بۆم سەردەمە تۆزێک گۆڕانکاری بەسەر هاتبێ بەڵام لە سەردەمانی پێشوو ئافرەتان زۆر حوسەڵەیە و معاملەکردیان نەبوو بۆیە معاملەکردن خاڵێکی سەرەکیەوەیە کە تۆ چۆن خەرجیەکانەتەکەی و چۆنیەتی معاملەکردن و خەرجیەکانیش لە چوارچەوەی مەنزومەی سەقافەی مالیان ڕۆشنبیری دارایی خۆی بینێت بەڵێ ئەوستەمێک کە تۆ ئەمەشۆ پێکرد مامۆستا ئەوانەی کە جێگیرن پێویستە هەموو مانگێک ئەو داهاتە لە بەردەستی هاوسەراندا لە بەردەستی خێزانەکەدا ئەمانە جیا بکەنەوە پاشان ئەوانی تر دابدرێت بۆ ئەوانەی کە بۆ نام پێداویستی لاوەکین بۆ خۆیان بۆ منداڵەکانیان پێویستە ئەمانە بەتاڵی هەموو مانگێک پێڕێ بکەن وەکو میکانیزمێکی ژیانی خۆیانی لێ بکەن طبعا هەنا خان ئێمە ئەبێ سەیری سیستەمی اقتصادی وڵات بکەین عادەتەن دانانی پلانی خەرجی و داهات کە ئیستاندەردە عالمەکەی سەیری بکەی پشتە بەسێ بە بنەمای اقتصادی ئەو وڵاتە بۆ نمونە گەرتۆ لە وڵاتێکی وەکو ئەوروپیا بیت اقتصادی وڵاتە جێگیر بێ هاوڵاتی هەموو کاتێک لە مانگی خۆیان لە هەفتەی خۆیان لە 50 ڕۆژی خۆیان بۆ نمە 6 ڕۆژی خۆیان موچەکەی وە دەست بخە ئەو دەمە زۆر بە ئاسانیت توانێن پلانە جێبەجێ بکە بەڵام ئەگەر بۆ نمونە بیتە سەر وڵاتە ڕۆژهەڵاتیانە پاشکەوتوانە لە ڕووی دارایی و ئابوووریوانێ بڕۆم وایە تۆزێک ڕێخستنی سیستەمی اقتصادی زەحمەتە بۆ نمە تۆ گەرۆ سامپڵ هەرێمی کوردستان وەربگری لە هەرێمی کوردستانە هەردوو قتاعەکە هەردوو بەشەکە قتاعی عام و قتاعی خاصیش کەرتی گشتی و کەرتی تایبەت تا ڕادەیەک ناجێگیریەکی بۆ نمونە ئابووری و دارایان پێوە دیارە موچەخۆر نازانێکەکەی موچەکەیە بۆ نمونەوەی کە ئەم موچەخۆرە لە کەرتی گشتی بیانەکەی تایبەتی بە بڕێژەیەکی زۆرتر بۆیە جێبەجێکردنی ئەم پلانە تۆزێک زەحمەتترە وەک لە وڵاتێکی تری پێشکەوتووە کاتێک کە زەحمەتترە بێ هاوڵاتی خەرجە جێگیرەکانی خۆشیان کەم بکەنەوە بۆی چونکە تۆ بۆ نمونە وا پلانت داناوە کە لە 30 مانگە بێ بۆ نمونە لە موچەکەت $1000 $500 بۆ خەرجی جێگیر دابین بکەیت وام خەرجی جێگیر لەسرت ناوەسێ مە بینە ڕۆژانە لە هەرێمی کوردستانە چەندین خێزان لە خانۆکان دەکردنەوەکەونە سەر جادەکان و لەناو پارکان نابن کە ڕەنگە لەم کەناڵە بەڕێزیەوە چەندین ڕیپۆرتی وا کرابێ بۆیە کاتێک کە لە وڵاتێکی وەکو عێراق و لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە کێشەی اقتصادی هەیەەوە بەرپرسانی وڵاتە نەیانتوانی اقتصادی وڵاتە بە شێوازێکی جوان ئیدارە بن پێویستە خەرجە جێگیریەکانیشت بۆ حەسر بکەیتەوە بۆی کە ئەم پلانە تا ڕادەیەک سەرکەوتوو بێ پێویستە بۆ نمونە هاوڵاتیان بیر لەوە بکەنەوە کە خەرجەکانی خۆیان ڕێک بخەنەوە تا بۆ نمونە ئێستا جەنابەت بۆ لەم دەستگایەک موچە خۆرێکی یەبینیت موچەکەت موچێکی دیاری کراوە بەڵام خەرجیەکانت خەرجێکی بۆ نمونە لە ئاسی موچەکەتانەیە بۆ من لە دەستگاکەی خۆم لە زانکۆکەی خۆما بینم بۆ نمونە موچە خۆرێک موچەکەی بۆ نمونە 800,000 دیناری عێراقی بەڵام ڕۆشتووە لە ستیەکە بۆ نمونە خانۆکی گرتووە هەر خانۆکەی بای 500,000 کرێکەیەتی پێویستە ئەم فکرەیە بگۆڕێت یعنی بۆ نەبووی کە بارتەقای داهاتەکەت بێ پێویستە بۆ نمونە هاوڵاتیان شوێنی نیشتە جێبوونەکانیان بەپێی ئەو داهاتە بێ کە هەیەە ناکرێ بۆ نمونە جەنابەت موچەکەت $500 بێ بەڵام لە شوێنێک کابژەی بە سێرڤزەکەی $200 بێ باشە چی بۆ خەرجەکانی ترت ئەی باشە چی بۆ حاڵەکاتێکی ناتەن دروست کە خوانە خواستە یەتە پێشەوە بۆیە گرنگە خەرجە جێگیرەکانیش لە وڵاتانەی کە ئێستقراری ئابووریان نییە جێگیر بکرێتەوە کەمتر بکرێتەوە بۆ نمونە بەپێی داهاتەکان هاوڵاتیان بتوانن خەرجەکانی خۆیان دابین بکەنیان بۆ نمونەوە ئۆتۆمبیلی پێێتە ئەکرێ لەسەر بنەمای داهاتەکەت بێ ناکرێت بۆ نمونە داهاتەکەت کەم بێت و موچەکەت کەمێ بەڵام ئۆتۆمبیلێکی بۆ گەورە پێ بێکە زۆرتری ستەمەنی بەکاربێنێ بەڵێ لە هەمان کاتدا ئەو داهاتێک لە بەردەستی خێزانەکاندا پێویستە پاشەکەوت بکرێت لە نێوان خۆیاندا لە خودت کۆ بکرێتەوە طبعا هەنا خەرێمە لە تا ساڵی تا کۆتایی ساڵی 2013 پێشەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕێم قەیران و هاوڵاتیان ڕوبەڕی قەیران بنەوە
هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ساڵی 2005 تاوەکو ساڵی 2014 بە شێوەیەکی گشتی زۆر گرنگیان بە پاشەکەوت نایە و سەقافەتی پاشەکەوتکردنیان نەبوو ڕەنگە معلومی جەناب و هەموو خێزانەکان بێ و داهاتێکەوە دەسەخرا ڕاستەوخۆ بۆ شتی تەرفیهی خەرجەکرا کەمە بەشێکی ژیانی هاوڵاتیانە بەڵام پاشەکەوتکردن خاڵی سەرەکی موچەخۆر و خاوەندا هاتە بۆ چونکە هەمیشە هاوڵاتی بۆنمە جگەل و پێداویستیانێک هەیەتی کۆمەڵێک پێداویستی لاوەکی هەیە خۆی لە گەشت و گوزار و بۆنمە تەرفیەکانی ژیانە بینێتەوە بەڵام تا ساڵی 2014 هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بیرە لەم جۆرە پاشەکەوتکردن نەکردبووە بەڵام کاتی قێرانی دارایی دروست بوو لە ساڵی یەکەما بینیمان هاوڵاتیان تووشی شۆکی گەورە بوون چونکە بۆ نمونەوەی موچەخۆر بووایە وای تەرخان هەکرد کە موچەکەی تا 30 ڕۆژ ئەبێت تەواوی بکە ئیتر بە کۆمەڵێک بابەتی لاوەکیان بۆ نمونە نالاوەکی بۆیە بۆیە موچەکەی خرج بکردایە بەڵام لە دوای ساڵی 2014ەوە کە هاوڵاتیان تاوەکوی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان فێری سیستەمی پاشەکەوتکردن بوون تەنانەت ئەگەر بۆ کەمترین بڕی دیاریکراوی داهاتیش بێت پاشەکەوتێکان ێستا ڕەنگە بۆ نمونە هەندێک بینەر بۆن بیلۆ بکەنەوە بڵێن ئەی باشێوانەی کە داهاتیانەیە بۆن چۆن بیر لە پاشەکەوت بکەنەوە عادەتەن دوو سیستەمی دارایی هەیە لە هەموو دنیا دوو سیستەمی مالی هەیە سیستەمێکی ئیشتراکی کە سۆشیالە کە بەشێکی زۆری وڵاتان ئێستا بۆ نمونە خەریکە وازدە و سیستەمی سۆشیالە ئێنن کە بۆن مەگەر هاوڵاتیەکیش کاری نەبوو مانگانە حکومت بۆ مودەیەکی دیاریکرا و بڕێکی داهاتی بۆ دیاری بکە بۆ نمونە تۆ گەر سێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەی هەرچەندە سیستەمەکەی سۆشیال نییە بەڵام تا 6 مانگ هەموو هاوڵاتیەک بۆی هەیە پێوەگەی کاری نەبێ موچێکی بۆ دیارێکە بەڵام کۆمەڵێک وڵاتی تر هەیە سیستەمیان سۆشیال ئەگەر هاوڵاتی کاریشی نەبوو بەشێکی باشی و موچەی بۆ دابینەکرێت و دەکرێت لەو بەشە باشە موچە پاشەکەوت بکە بەڵام کاتێکە دینە سەر هەرێمی کوردستان ئێمە زۆرتر هایلایت و فۆکەسەخینە سەر ئەوەی کە ئەو کەسانی کە موچیان هەیە جاگەر لە کەرتی گشتی بن لە کەرت تایبەت بن گرنگی بە پاشەکەوتکردنی بەشێکی دیاریکراوی ئەو داهاتە بن ئەگەر بەشەکە کەمتریش بێت لە ئەوانەی داهاتیان ڕەمزیە ئەوانەی کە داهاتیان ڕەمزیەوە کاماژەم پێکرد ئەبێت تەنها خەمی ئەوە بخۆن کە بەشی پێداویستە سەرەکیەکانیشیانەکە چونکە لە مەجای اقتصاد ئێمە دوو بوارمان هەیە حاجاتی ئەوەلی و حاجەتی ثانەی واتە پێداویستی سەرەکی و پێداویستی لاوەکی ئەوانەی کە داهاتیان ڕەمزیان ئەوانەی کە بەڕاستی داهات ڕەمزی تا ڕادەیەک ئۆکەی بەڵام ئەوانەی کە داهاتیان چی بکەن ئەمە ئەرکی حکومەتە ئەوانەی کە داهاتیان لای کەمی بۆ نمونە بتوانێت بە پرۆژەیەکە لە ڕێگەی پەرلەمان و بڕاتەواری جێبەجێکردنەوە کەسانی کە داهاتیان هەیە ئەو دەرچوانی کە بۆ نمونە دانەمەزراونیان هەلی کاریان نییە بتوانین لە چوارچێوی هەلی کارێکیان بۆ بڕخسێنێت یان وەکو سیستەمێکی سۆشیال کە ئەمە پێم وابێ بۆ مەودا دوورە توانین بیری لێ بکەینەوە چونکە من بڕوام بەوە هەیە حکومەتی هەرێمی کوردستانە ئەوەندەی ئیش لەسەر ئەوە کە ئەو داهاتێک کە مرۆتەوە دەسێخینەوە لێوەربگرینەوە ئەوەندەی لەسەر ئەوە ناکە کە داهاتی هاوڵاتیان زیاد بکرێت و بڕاتە ئاسێکی ستاندرد بارتەقای ئەو داهاتە بێکە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵێ وەکو خۆش ئاماژە پێکرد ئەوانەی کە داهاتیانە وانە بە تایبەت ئەوانەی کە داهاتیانە لە خێزانەکانیاندا ئەبینین بەشێکیان مناڵی زۆریان هەیە بۆ منە 8 مناڵیان هەیە 7 مناڵیان هەیە و ئەگەر بێت و بیان دوێنی و گلەی و گازندەی وەش دەکەن کە ئەبین باز لەوە دەکەن لە میدیاکان بێت لە سۆشال میدیاکان بێڵێ ئێمە هیچ داهاتێکمان نییە چۆن بژین چۆن بەخێو بکرێن ئەمانە دەکرێت بڵێن لە خێزانەکانیاندا لە بنەڕەتە ڕەخسنێکی تەواو نییە یاخود پلانێکی دیاریکراو نییە بەپێی بژێوی ژیانیان بینین مناڵەکانیان زۆرترە بەپێی ئەو داهاتی کە دەکرێت بڵێن نیشە ئەم خەڵەیان کە من بڕۆم وایە کە ڕەنگە تاڵەدێک پەیوەندی بە منیشونێ بەڵام بڕۆم وایە بە شێوەیەکی عام من پەیوەندی بە سەقافەتی خێزانیەوە هەیە تۆ ئەبێت کاتێک کە من بڕۆم وایە کاتێک کە ئینسان بڕیار ئەیە کە هاوسەرگیری بکات دوای ئەوە کە بڕیارەیە مناڵی هەبێ ئەبێبی لۆ بکاتەوە ئەم وڵاتە تا چەند لەبارە بۆی ئەم مناڵی ببێ و مناڵە تا چەند ئەتوانێت بۆ منە سەرجەم پێداویستەکانی خۆیەوە دەست بخا لە ڕێگەی وڵاتەکەیەوە لە ڕێگەی خێزانەکەیەوە بەڵام لە هەرێمی کوردستانە بەڕاستی تا ئێستا ئێمە لە مێژووە تاوەکو ئێستا ئەو پەروەردەیە ئەو سەقافەتە عاممان نییە کە بیر لەوە بکەینەوە کە ئێمە لە عێراقین وڵاتێک بەردەوام بۆن لە جەنگ و لە ئاشوبایە لە هەرێمی کوردستانین کە گیرۆدەی کە کۆمەڵی خەڵکانێکی بە ناوی سیاسی و بە ناوی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە کە زەمانەتی خۆمانێت چا بگا بەوەی کە زەمانەتی مناڵ و خێزانەکانمان هەبێ کاتێک کە تۆ لەم وڵاتای ئیستقراری ئەمنی نییە ئیستقراری اقتصادی نییە ئیستقراری ژیان و حیاتکردن نییە ئیستقرار و ئەمنیەتی ئازادی بۆ ئینسانەکان نییە سەرنجام هێنانە ژیانەوەی مناڵێک بەڕاستی وەکو چۆن لە کتێبەکانە هەندێک لە کتێب فەیلسوفەکان باستەوەکەن کاتێک ئینسان بیر لەوە کاتەوە
مناڵێک بێنێتە ژیانەوە ئەبێبی لۆ بکاتەوە ئایا ئەهێنێتە ناو دۆزەخێکەوە یانێتە ناو باشتێکەوە ژیانێکی بۆ دابینەکە. بۆیە زۆربوونی ڕێژەی بۆ لە منداڵ لە خێزانە کوردیەکانە من بڕوام وایە سەر ئەنجام ئەو منداڵانە ڕوبەڕووی ژیانێکی زۆر سەخت و ژیانێکی زۆر ناخۆشەکەنەوەی کە ئێسەی بینین لە بازارەکان و لە جادەکانەکە منداڵ بۆ نمونە لە 4 ساڵی 5 ساڵی لەسەر جادەکان و لەسەر ترافیک لایتەکان خەریکن بە سەرما و گەرمە خەریکی ژیانێکن کە ژیانێکە دوور لە هەموو بنەماکانی ژیانکردنی مناڵانەوەیە. بۆیە کاتێکە وەکو پرسیارەکەی جەنابەت ئەبێ خێزانەکان بەر هەموو شتێک بی لەوە بکەنەوە ئەو منداڵی کە ئەیهێنە دنیاوە ئایا ئەتوانن ژیانی بۆ دامین بکەن. ئایا وەکو منداڵە نابێت کە ئێستا بەم سەرمە و سۆڵە بەفرەیە لە بلاڕووسیا منداڵێکی 4 مانگان و 1 ساڵانێکە لە باوشی دایکایەتی خۆگەر بێت و ئەم خێزانە گەر پێشتر بیریانەوە بکردایەتەوە کە ئەوان لە هەرێمی کوردستانان و ئیسقراری هیچ شتێک نیە لە ڕووی سیاسی و ئەمنی و ئابوووریەوە ئەم خێزانە بیریان لەوە نەکردو چەند مناڵن هەبێت و ئێستا لە جەنگەڵەکانی بنار ڕووسیا بن. بۆیە گرنگە سەقافەتێکی ئەوتۆ هەبێکە بەپێی ئەو داهاتەی کە لە وڵاتەکە تا هەیە بەپێی ئەو سیاسی کە وڵاتەکە تا پێڕەوەکرێ بی لەوە بکەیتەوە خێزان دروست بکەیتەوە بناڵ بۆ نمونە بێنێتە دنیاوە. باشە تۆ مامۆستای زانکۆ سەرنج و تێبینی چۆن لەسەر بەشکردنی جاهل لە نێوان هاوسەراندا بۆ منە هەر هاوسەریکانە بن کار و پیشەی خۆی هەیە دابەش بکەن بۆ منە بوترێ مانگانە ئەم کارانە ئیتر پێداویستە جێگیرەکان بە یاخۆت ئەوانی دیکەی لاوەکی بێت بەش بکرێت تۆ پێویستە ئەمانە دابین بکەیت تۆش پێویستە ئەمانە دابین بکەیت ئەم پێویستە وەکو پلانێکی سەرەکی دابدرێت لە نێوان خێزانەکاندا. من بڕۆم وایە ئەسڵەن لە نێوانی خێزانەکاندا ئەبێت ئەم و ئەو نەبێ بڕۆم وایە کە ئەگەر بۆ نمونە بۆی بێتە خاڵێکی تەبایی چونکە عادەتەن کە ئینسان سروشتی ئینسان وایە خۆی پێداویستەکانی خۆی پڕکردەوە زیاتر ڕۆتە بابیەوەی کە بێ منەت بێ لە هەندێک بابەتە. بەڵام ئەگەر لە چوارچێەوە یەک بۆکسە هەموو خێزانەکان یەک بۆکسێک سندوقێکی داهاتیان هەبێ کە سەرجەم داهاتەکان لەو سندوقا بێەوە و سەرجەم خەرجەکانیشیان دەبەش بکەن بەسەر دوو ئاستا دوو لیستێکیانەوانی کە وەکو لە پێشووترا باسمان کرد کۆمەڵی خەرجی پێویستەیە کە خێزانەکان پێکەوە ئەم خەرجە پێویستیانە کە خۆی وەکو باسمان کرد لە کریە و لە خزمەت گوزاری لە کۆمەڵێک پێداویست سەرەکی خواردنەوە نابینێتەوە پێکەوە ئەم لیستە بەشی بۆ نمونە خەرجە جێگیرەکانی دابین بکەن ئەو بەشەی کە ئەمینێتەوە بیکەن بە دوو بەشی جیاواز دوو فەرعی جیاواز بەشێکی بتوانن کە پاشەکەوت بکەن بۆ ئەو شتانەی کە دێنە پێش کە ڕوونەدراونیان بۆ نەبیلیە نەکردوێتەوە خێزانەکە و بەشێکیشی بۆ نمونە ئەوڵدن کە پێداویستی لاوەکانی خۆیان دابینکەن کەوا بوو خەرجی دوو فەرعی سەرەکیە یەکیانەوەتانێکە خێزانەکان پێکەوە بتوان خەرجە پێویستیەکان دابین بکەن بەشێکیشان خەرجی لاوەکیەکان کە لە دوو بەشابینێتەوە توانین بەشێکی پاشەکەوت بکەیت و بەشێکیشی بۆ خەرجی لاوەکانی خۆ دابین بکەیت. باشە کۆمەڵگەی کوردی تایبەت هاوڵاتیانی کورد چۆن دەبینی لە ڕۆشنبیری دارایی لە ڕێخستنی داراییدا؟ ئەوەی کە تا ئێستا منوەکو ئاماژەم پێکرد تاوەکو ساڵی 2014 کە ئێمە بەڕاستی بیرمان لە سیستەمی پاشەکەوت کردوون و خەزنکردنی بەشێکی داهاتەکان ناکردەوە بەرەنجامی ئەوە بووە کە وڵاتیانی ئێمە سەقافەتێکی داراییان نەبووە و تاوەکو ئێستاش بڕوام وایە بە جۆرە لە جۆرەکان سەقافەتی دارایی ئەوتۆنی هەر ئێستا گەر وەکو فیدباک وەری بگرین لە بەڕێزت احتیمالی هەیە بەڕێست و کارمەندێکی تر لەم دەستگایە هەمان موچەیان هەبێ بەڵام سەیرەکەیت داهاتی ئەو بە جۆرە لە جۆرەکان جیاواسر وەک لە داهاتی خۆت بۆ ڕەنگە بێتە پرسیاری تۆ بڵێ وڵای ئوستاز من بۆ نمونە من و هاوڕێکەمێکی بۆ نمونە موچەمان بۆ 500,000 دینار یان 500 دلار بەڵام ئەو کۆمەڵێک شتی هەیە بەڵام منم کۆمەڵە شتم نییە سەرنجام ئەمە بەرەنجامی ئەوەیە کە تۆ نتوانێت خەرجەکانی خۆت ڕێخیتی کاتێک کە ڕێخت نەخستەوە نەتیجەی ئەوەیە کە سەقافەتی مالێکت نیە لە گەڕەکەی خۆتە ئابینیت دوو موچە خۆر هەیە لەگەڵ باوکتیان لەگەڵ خێزانتە ئێوە خاوەنی خانوو بوون سیار و کۆمەڵە شتی خۆتانن هەمان موچە خۆرکە لەگەڵ باوکتا داوامەکە لەگەڵ دایکتا داوامەکە ئەو خاوەنی هیچ نییە دەرەلت لەوە کاکە ئەو نەیتوانێت خەرجەکانی خۆی ڕێک بخاتەوە خەڵکی وا هەیە لە مەریمی کوردستانە ئەڵێ 50 ساڵە من ئیش و کارەکەم بەڵام نەبووم بە خاوەنی هیچ ئەمە دەرەنجامی ئەوەیە کەم ئینسانە سەقافەتێکی مالی نەبووە بۆ نمونە ئاخ بۆ ئەو هەڵە کێشەیە ئەڵێ بۆ لە فڵان زەمەناکە من خاوەنی ئەو داهاتە نەبووم ئەو پلانەم جێبەجێ نەکرد بۆ یەکە کاتێک کە سەقافەتی دارایی نەبوو ئەگەین بۆ قەناعەتی کە هاوڵاتیانی ئێمە نتوانن سوود لەو داهاتە وەربگرن کە بەرئەنجامی ماندووبوونیانە چونکە تۆ ناکرێ زەمانێک خۆت ماندووەکەیت و کاتێک کۆتایی بۆ کارە یعنی نەبی بە خاوەنی ئەو پێداویستیانەی کە لە ژیاندا پێویستن بۆیە ئێمە گەین بۆ قەناعەتی کە لە هەرێمی کوردستانە سەقافەتی مالی نییە هەروەکوی کە سەقافەتی مالی نییە تاوەکو ئێستا هاوڵاتیانی ئێمە فێری ئەو ریسک و خطورە نەکراون کە بەشێکی ئەگەر هاوڵاتی داهاتی شێبێ بتوانێت هەلی کارێک بۆ خۆی و بۆ هاوڵاتیان بڕەخسێنێ بینی بۆ نمونە لە هەموو دنیا کاتێکە لە سەردەمی کۆڕۆنا لە ساڵی 2020 کە ڤایرۆسی کۆڕۆنایەت هەموو وڵاتانی ئەوروپیانە هانا بۆ بازرگانەکانە بەنوپیانە وترێ بازرگانی نیشتیمانی و پێویستە حکوومەت دعمی دارایی و هەموو شتێکی بازرگانەکان بک بۆی نەبنەوەی دواکەوتنی
ژیان چونکە وەستانی ژیان لە ڕووی داراییەوە یەکسانە بە وەستانی ژیان لە هەموو ڕوانگەکانی ترەوە بەڵام لە هەرێمی کوردستانە ئێمە بازرگانەکانیشمان جگەلەوەی بەشێکی زۆری بازرگانی نیشتیمانی نیە و خەریکی چەسانەوەی هاوڵاتیانن بەشێکی تری و بازرگانانەی کە پێویستە بۆ نمونە ببنە سەرچاوی ژیان و دابینکردنی هەلی کار و داهات بۆ هاوڵاتیان حکومەت ڕێگریان لێکە حکومەت بۆ دەستگیرۆیان ناکا سەر ئەنجام ئەمەوە ئاکا بازرگانەکانی تریش ڕوبەڕووی ئەو ترسە دەرونیە ببنەوە کە نەتوان بۆ نمونە بیر لە بازرگانی بیر لە ژیانی دابینکردنی ژیانێکی دارایی بۆ خۆیان بە هاوڵاتیانی بکەنەوە بۆیە ئەمە هەمووی لە بنەڕەشا پەیوەندی بە ئەو سەقافەتە داراییەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی زەعیف هەیە بڕۆم وایە ڕەنگە لە چەند ساڵی داهاتویان لە ئێستا دەکار لەسەر ئەوە بکرێت کە ئەمەش ئەرکی سەرەکی دەستگای ئەعلامیەکانە ئەرکی سەرەکی و خەڵکانەیە کە لەو بواران کە بتوانن چۆن گرنگی بە کۆمەڵێک بابەتەیەن کە من بڕۆم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان مێشکیان پڕ بوو لە وشەی سیاسی مێشکیان پڕ بوو لە مەواقفی قسەی سیاسی پێویستە بۆ نەسەرباریەوە کۆمەڵێک بەرنامە و پلانی تر هەبێت کە هاوڵاتیان بتوانن مشارک بکرێن بۆ بابەتە اقتصادی و ئابوووریانەی کە بۆ فێرخوازێک کاتێک کە زانکۆتەوەکات چۆن بتوانێت هەلی کار بە دەست بخات چۆن بتوانێت بێتەوە خاوەنی داهاتێک بۆەوەی کە بتوانێت داهاتەکانی پێدەویستەکانی ژیانی خۆی دابین بکە بۆ یەک گرنگە سەررجەم دەستگا ئەعلامیەکان و بۆ نمونە و خەڵکانی کە لە وەستەکە هەن گرنگی بۆ بن لە ڕێگەی کۆڕ و سیمینارات و بەرنامە ئەو وشیارە داراییە پێویستە بڵاو بکرێتەوە جاچ لە پەروەردەکانەوە بێت لە زانکۆ پەیمانگەکانەوە بەڵێ باس لە کەرەنتینەی ساڵی 2020 کرد باشە ئەو ترسە دەرونەی کە لە نێوان هاوڵاتیاندا پێویستە بوونی هەبێت مەبەستی پرسیارەکەی من ئەوەیە بۆ منە کۆمەڵێک بڕێک یاخۆت ڕێژەیەک دابین بکرێت باشەکەوت بکرێت لەو دارایی کە هەیەە لەو داهاتی کۆی بکەنەوە بۆ حاڵەتی کتوپەڕ و لە ناکاو دابدرێت لەو خێزانەدا من بڕە دابشەکەم بەسەر دوو ناوچەیە ناوچەیەکیان ئەگەر ئێمە سێری وڵاتە پێشکەوتەکان بکەینەوە لە پێشترا باسمان کرد کە ئێستەقراری دارایی و ئابوووریانەیە واتە ئابووری و دارایی وڵاتانە جێگیرن تا ڕادەیەک ڕەنگە هاوڵاتیان لە وڵاتە پێشکەوتوانە بیر لە سیستەمی پاشەکەوتکردنی موچە نەکەنەوە بەڵام ئەگەر بینە سەر ئەو وڵاتانەی کە ئێستەقراری دارایینی یان جێگیری ئابووری وەکو کۆمەڵگای ڕۆژهەڵاتی و بە تایبەتی عێراقیش بە ئەرکی سەرەکی هەموو هاوڵاتیان ێزانم کە هەوڵ بن ئەو داهاتێکەوە دەستیەخەن بەشێکی پاشەکەوت بکەن چونکە سەرنجام ئەگەر ئێمە سەیری عێراق بکەین و کە لێمە هەرێمی کوردستانین هەمیشە ئەبێ ئەو ترسە لە دڵمان نابێ کە ئەم ماگە موچە نایە چونکە بینین تاوەکو ئێستا من بڕۆم وایە باشترین وەڵامانەوە کە لە ئینتیخاباتە کاڵبژێردنەکانی ئەم ساڵە هاوڵاتیان وەکو کارتێک لە دەیدا بەکارێنە بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەرەنجامی ئەوەیە کە متمانەیان بە دەسەڵات و بە حکومەتی ئەم وڵاتەیە نیە لە هەموو ڕوانگەکانی ترەوە بۆیە ئەرکی سەرەکی هەموو خێزان و هەموو داهاتەکانە کە ئێمە وەکو پەیامێکیش پێیان بڵن ئەو داهاتێکەوە دەستێخا بەشێکی پاشەکەوت بکات چونکە لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەکی استقرارێکی مالی نییە کاتێک وڵاتی ڕوبەڕووی کێشەیەکە بێتەوە یان وڵات ڕوبەڕووی کێشەیەکە بێتەوە بتوانێت سوود و پاشەکەوتە ببینێ باش مامۆستا بەر لەوانەیە و پرسیاری من کەمێک دوور بێت لە ڕوشنبیری دارایی بەڵام هەوڵێم پێکەوەی ببەستمەوە لە کاتێکدا بۆن منە ئێمە باسمان لە هاوکاری و تەبای نێوان هاوسەران کرد لە لەو داواتی لە بەردەستیاندای هەوڵبن خەرجیکەن بەبێ پێداویستیەکانیان تا چەند گرنگە ئەندامانی تری خێزانەکان تایبەت ئاونەی منداڵەکانیان تەمەنێکی گەوریان هەیە زانکۆ خوێندن تاوڵەکان ئەوان هەستن بەگەڕان بە دوای هەلی کاردا ئەوان بوونە بیر لەوە بکەنەوە کە منیش دەبێت هاوکاری باوانم بکەن لە دابینکردنی داهاتە لە خەرجی پێداویستیەکانی نێو ئەو خێزانەدا طبعاً بەتەکیدی بۆ نمونە کە ئەرکی هەموو منداڵێکە هاوکاری دایک و باوکی بێ جایترە هاوکارە لە چوارچێوەی ماڵەوە بێت لە دەرەوەی ماڵەوەی بتوانێت پێداویستیەکان و هاوکاریەکان لەگەڵ دایک و باوکە پڕ بکاتەوە یان هەستێ بە ئەنجامدانی و کارانەی کە ئەوان پێیاڵسن بەڵام بەر لە هەموو شتێک ئەمە بێت بیلەوە بکەینەوە ئەم منداڵانە کە لە زانکۆکانە بۆ نەبن بە خەریجی زانکۆیان سنی قانونی تێپەڕن کە 18 ساڵە لەم وڵاتە تا چەند هەلی کار ڕەخسیێنراوە بۆم هاوڵاتیانە خاڵی یەکەم گرنگە حکومەتی هەرێمی کوردستان بیلەوە بکاتەوە کە هەلێکی کاری پاش بڕەخسیێنێ بە شێوەیەکی فراوان لە سێکتەرەکانی کشت و کاڵی و گەشت و گوزاری و بازرگانی و پیشەسازیە خاڵی دووەمەوەتانێک کە زانکۆکانی ئێمە بەڕاستی ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە کێشەیەکی تر ڕوبەڕووی گەنجانی ئێمە بێتەوە بەشێکی زۆری گەنجانی ئێمە لە هەندێک پسپۆریە بن بە خاوەنی بڕوانامە کە سەرنجام نابێتەوە کاری ڕەخساندنی هەلی کار بۆم هاوڵاتیانە بۆیە پێویستە زانکۆکانی ئێمە ئەپدەیت بکرێنەوە و تازە بکرێنەوە ئەو پسپۆریانە لە زانکۆکانی ئێمە گرنگی پێ بدرێت کە سەرنجام بازار داوایانەکە کە سەرنجام
ئەو دەرچووە ئەو خەریجێت وایان لە ڕێگی و پسپۆری خۆی بگا بە هەلی کارێک دەکرێت بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا بە پلانی وەزارەتەکەی خۆیان بڕاتەوە و کۆمەڵێک پسپۆری هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی ئیکتیفای زیاتیەکەن یعنی پێویستیەکان پڕەکەنەوە و بەشێکی زۆریشیان زیایەن ئێمە بینی لە 2010 تاوەکو ئێستا عینات نییە کۆمەڵێک بەشەیە بە دەیان هەزار خەریجی هەیە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵام بەشانە بوەسێنێ کاتێک گرنگی بەو بەشانە هەیە کە پێداویستی بازاڕن سەرنجام ئەم فێرخوازە بێتە خەریجێکی ئەو بەشە کاتێکە بوو بە خەریجی ئەو بەشە و حکوومەت بەشێکی زۆری هەلیکاری ڕەخساند بوو ئەم گەنجە ئۆتۆماتیکیان بە دوای هەلیکارە ئەگەڕێەوە کاتێکیش هەلیکارێکیە بوو ئەرکێکی ئەخلاقی ئەرکێکی خێزانیە کە بتوانێت پێداویستیەکانی خێزانەکەی خۆی لەگەڵ باوکو دایکە شەیر بکاتەوە بۆ نمونە پڕی بکاتەوە بۆیە بڕوان بەوە هەیە کە منداڵانیش بە شێوەیەکی سەرەکی بەشدارن لە پڕکردنەوەی پێداویستیەکانی خێزانەکەی و ماڵەکەی خۆیانە بەڵام لە کاتێکا کە هەلیکاریان بۆ ڕەخسای بێتووە کارێکش ئەنجامە. زۆر سپاس بۆ مامۆستانە بەردکەری مامۆستای زانکۆ کوشەی ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادەبووی سوپاس زانیارەکە.